سڵاوتان لەبێ. ئەندامێکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرای دەکا هیچ هێزێک نییە دەسەڵات لە یەکێتی بسێنێ ئەگەر زۆرینەی دەنگەکانیش بەدەست بهێنێ. دەژڵێ بارزانی لە دێگەڵەوە تا کفری دەسەڵاتی پۆلیسێکی یەکێتی نییە. لە میانی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ دوایین ژمارەی ڕۆژنامەی ئاوێنەدا عتاسەراوی ڕایگەیاندووە یەکێتی لە دێگەڵەوە تازاخۆ دەسەڵاتی پۆلیسێکی پارتی نییە. بارزانیش لە دێگەڵەوە تاکفری دەسەڵاتی پۆلیسێکی یەکێتی نییە، چونکە دوو ئیداریە پارتی حاکمی وڵاتی خۆیەتی و یەکێتیشی خۆی. سەرکردایەتی پارتی کرێکارانی کوردستان ڕایگەیاند وادەی چەسپاندنی پرۆسەی ئاشتینەوان پارتەکەیان لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا لە کۆتایی نزیک دەبێتەوە و تا ئێستاش دەسەڵاتدارانی ئەو وڵاتە هەنگاوی ڕاستەقینەیان بەرەو بەدیهێنانی ئاشتی سەرتاسەری نەناوە. لە ئوتارێکیدا کە لە ڕۆژنامەی ئازادی ئەولاد بڵاو کراوەتەوە جەمیل بایەک سەرکردەی بەشدار بوو لە فەرماندەی پەکەکە ئاماژەی بەوە کرد ئەم مانگە مانگێکی یەکلاکەرەوە دەبێت لە پرۆسەی ئاشتی چونکە ماوەی 8 مانگە جەنگیان دژ بە تورکیا ڕاگرتووە. پەرلەمانتارێکی لیستی عراقیە تەکیدی کردەوە موچی خانەنشینی پەرلەمانتار و وەزیرەکان دەستورین و تەنهاش بە هەموارکردنەوەی دەستور هەڵدەوەشێنەوە. هەروەها خۆپیشاندانەکانی ڕۆژی سیوێکی مانگی ئابی ڕابردووشی لە بەغدا و پارێزگاکانی تری عراقی ئەجەندای سیاسیان لە پشتەوە بوو. لە لێدوانێکیدا پۆستۆ مەریانیوز خات و کەریمە جەواری ڕایگەیاند چەند هەنگاوێکی یاسایی هەن کە پێویستە لە ڕێگەیانەوە یاسای خانەنشین هەموار بکرێتەوە. وتیشی خۆپیشاندانەکانی سیوێکی ئابی ڕابردوو هێمنانە نەبوون و بە پاڵپشتی چەند لایەنێکی سیاسی و ڕێکخرابوون تا بنە ڕێکلامێک بۆ هەڵبژارنەکانی داهاتوو. وەزیری دەرەوەی عراق تاکیدی لەسەر پشتگیریکردنی تەواوی حکوومەتی وڵاتەکەی لەو نەخشە ڕێگایە کردەوە کە ئێستا لە میسر بۆ تێپەڕاندنی قۆناغی گوێزانەوە جێبەجێ دەکرێت. دوابەدوای کۆبوونەوەی لەگەڵ نەبیل فەهمی هاوتا میسرەکەی لە بارەکەی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە لە قاهیرە هۆشیار زێباری ڕایگەیاند عراق بە بەردەوامی هاوکاری برا میسرەکانی دەکا لە کارەکردنی ڕێکەوتنە ئابووری و بازرگانیەکانی نێوان هەردوو وڵات و بەشداریکردنیشی لە بەهێزکردنی ئابووری میسر. لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عراق ئاشکرای کرد لە ماوەی ئەم مانگەدا و لە چوارچێوەی گرێبەستینیان هەردوو وڵات یەکەم پۆلی فڕۆکەی رووسیا دەگاتە عراق. تاکیدیشی کردەوە فەرماندەی هێزە چەکدارەکان و سوپاسالاری بە پەرۆشەوە لە پڕچەکردنی دەستگا ئەمنیەکان دەڕوانن. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی مەداپرێس حەسەن سنێت ئاماژەی بۆ کرد کە ژمارەیە گرێبەستی تریان لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و چەند وڵاتێکی تر ئیمزا کردو و چەکەکانیش قۆناغ بە قۆناغ دەگەنە عێراق. نەتەوە یەکگرتوەکان ئاشکرای کرد زیاتر لە 2 ملیۆن پەنابەری سووریا وڵاتی خۆیان لە ترسی جەنگی ناوخۆی جێهێشتووە کە ئەوەش فشاری زیاتر بۆ سەر ئەو وڵاتە دروست کردووە کە داڵدەیداون. ئەنتۆنیۆ جۆتریس سەرۆکی کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە ئێستادا سووریا بۆتە نەهامەتی گەورەی ئەم سەدەیە کە لە مێژوونێدا بێوێنە بووە. وتیشی ڕۆژانە نزیکی 5,000 کەس لە سووریا بەرەو وڵاتانی دراوسێ کۆچ دەکەن. دوابەدوای لەسەر کارلابردنی محەممەد مرسی سەرۆکی پێشووی میسر و کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکانی هەردوو گۆڕپانی ڕابعە ئەدەویە و نەهزەی ئەو وڵاتە دادگایەکی قاهرە بڕیاری داخستنی دوو کەناڵی تەلەڤیزیۆنی دەرکرد. لە بەیاننامەیەکی دادگای قاهرەدا بڕیاری داخستنی کەناڵی جزیرە میسر ڕاستەوخۆ و هەروەها کەناڵی ئەحرار سەر بە ئیخوان موسلیمینی میسر ڕاگەاند. لێ نافتیە و کورتی هاوڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران بێت.